ما پیروزه گلکی خشن برمی رو هستن بیداری. طبعا هر چه پارچه کردستان میجاره جنیجی همان دمه هم هر چه پارچه کردستان هم جی ما فهم کیر بله از دیگه امروز گرگ ممنون بود با هاتنا و به میوان پرستی و شفت کلیم هرچه پارچه کردستان بجنام و 25 مجداری هم صدام نتویه یکتی جنین کرد ما دانستان نخاکر نخاشی خاکر و لسر بواجیا پیشیا مدا امی چه بکارم بکن تشته کد که سر ما همج عالیه باکور همجی لوی داره هف پاری موی چا با من سروان مجارن نقاش کر و ام گلک سپاس کن جبوی میوانداری و صحبت کورو هستیاری و مایندرا ام هیویدارم که اف نقاش ببه صدام یکتیا جنین کرد ببه صدام یکتیا گلین کرد و نتوا کرد خەراتنێکی گەرمی شاندی ژنانی باکووری کوردستانەکەین بۆ مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بۆ لای ژنانی گۆڕان هاتنیان هێز و وەرەمان پێبەخشێ هاتنیان مانایەکی بەرفراوانی هەیە بۆ خەباتی پێکەوەی و خەباتی سەرتاسەری ژنان لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان ئێمە دانیشتێکی چڕوپڕ و ڕازگویانەمان کرد لەبارەی ڕەوشی ژن لەسەر ئاسی هەر چوار پارچەکە کەوا کێشەکانی ئێمە ڕاستە وەکو ژن کێشەی هەموو جیهان کێشەی ژنان هەیە لە هەموو سەرتاپای جیهانە بەڵام کێشەی ئێمەی کورد تایبەتمەندی خۆی ئێمە تا ساکۆمەڵێ کێشە و ئاریشەی نەتەوەیی و ناوچەی و نێودەوڵەتیمان هەیە کەوا تێپەڕاننیان ئەرکی زۆرە و کاری زۆری ئەوێ و نەفەس درێژی ئەوێ و هیوادارین خەباتێکی سەرتاسەری ژنان دروست بێ لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان قسە باسمان لەسەر ئەوە کرد هیوادارین ئەم خەباتە جێ خۆی بگرێ و بەردەوام بێ و پڕ بێ لە کۆڵنەدان و بەردەوامی